طبعا هەر دەستپێکردنێکی خوێندن و ئەوە دەست پێ دەکات لە تەمەنی کە دەچێ مەکتەب. جا ئەو بوارەی کە ئەما لێی دەستمان کرد بە چوونە مەکتەب و خوێندن و ئەوانە سەرەتای ساڵەکانی 6 بوو. ئەو کات زمانی خوێندن بە کوردی بوو. بەلان هەمان شت لە مناڵیەوە دۆستایەتی و ئاشنایەتیمان لەگە کتێب هەبووە. لەبەرەوە ماڵمان لە قەرات بەرامبەر مزگەفتی قەراتێ بوو. ئەوێن مەدرسەیەک بوو بە ذاتی خۆی، تەمەنی دەگاتەوە 400-500 ساڵ. لەوێ زانایان و ئەوەی ئاینی لەوێ دەرچووینەوە. وەکو ئەزهەرێک کچکە بووە. جا لە ناو مزگەفت کتێبخانەکە بوو. ئەو کتێبخانەیە مەرجعی خوێندنەوەی فەقێیان بوو. کتێبەیان وەردەگرت و دەیانخوێندەوە و پاشان ئەمین مەکتەبەک هەبوو لیانی وەردەگرتەوە. بەرهەندێ ئاشنایەتیم لەگە کتێب و کتێبخانە لەوێەوە دەستی پێ کردیە. زۆربەی کتێبەکانیش کە لە ماڵێ هەبوون کتێبی دەستنووس بوون. سرم لێ دەرنەدەچوو نەمان دەزانین چییە، بەلان مەشغوڵ بوو. زۆر بەجار مەسەرەن مامۆستایانی ئاینی ئەو کات داهاتن لە ژووری میێوانان لەگەر ڕەحمەتی بابم دادەنیشتن ئەو کتێبانەیان خاوێن دەکردەوە و یان ئەوەی کە زۆر ماندی بە دەیان نارد لە بۆ تەزلیدکردن و سەر لە نوێ نوێکردنەوەی. ئەمە لە مناڵی کە زانی بم کتێبی کوردی هەیە ئەوە بووە کە دەهاتینە مەکتەبی مزەفەریە کە دەکات جێگایەکەی پارێزگای هەولێر. ئەوە مەکتەبی سەرەتایی بوو و مامۆستا ئەوەش جومعە ئەفەندی مدیرمان بوو. جا ئەو دوکانانەی کە لە ڕێز قەڵاتێ هەبوون ئاخر دوکانی جیموکرانی بوو کە یەکەم ڕۆژ کە چوومە مەکتەب ڕەحمەتی بابم ئەمنی بردە مەکتەبێ. دوکانەکەی جیموکرایی ڕاوەستاین چاوم بە کتێبەکان کرد. مەطبعەش لە ژۆرێ کتێبی تەبع دەکا. جا لەوێ جیموکرایی ڕەحمەتی لێبی ڕسممانی وەگرت و فایل ملۆی پڕ کردەوە لە مابی دوونەیە وە لە کتێبخانەکەی جامخانەکەی پڕی کتێب بوو. یەکەم جار بوو کتێبی بە زمانی کوردی چاوم پێکەوی لە کتێبی چیمدی ئەوەی سۆران ئیمارەی سۆران و ناوی مناڵ و کوڕانی کوردی و چۆن کتێب چاپ دەکرێت. جایەتی ئاشنایەتیم لەگەر ئەو جێگایە تا جیموکرانی ڕەحمەتی مابوو لەو شوێنە هەر جارێکی بچوو بام سەردانم دەکرد و تەماشام دەکرد چه هەیە لە جامخانەکەی کە لەسەر جادەیە. ئەوە بیدایەتی ئاشنایەتیمان بوو کە دەگەڕێتەوە سەرەتای خوێندنی سەرەتایی مەکتەبی سەرەتایی. پاشان کە خانیمان لە قەرات هاتێ خوارێ چووینە دواناوەندی یەکسەر زمانی عەرەبی دەستی پێ کرد. شتێکی زەحمەت و زۆر قورس و هیچی لێ تێ ناگەین. ئەوە تا ساڵی یەکەم و دووەم و لێ ڕاهاتی زمانی عەرەبی فێربین تۆزێک ئاساتر بوو لەگە خەڵکانی دیکە لەبەرەوەی کە لە دیوەخانەی زۆربەی قسەکردن و وەکو بڵێی گفتوگۆ یان تەفسیری ئایەتێک یان کتێبێکی شەرعی بین نەخوارێ و بزانین ئەوە چییە زووتر فێر بووین. لەوێش دیسان دەستی پێکرد کتێبەکان هەر هەمووی کۆب بنەوە بێن لە دیوەخانەی ڕەحمەتی بابم چاوم پێیان کەوی. شارەزا بووم کامە کتێب لە کامە دۆڵابە لۆم دەردەینە. لەوێش کتێب هەبوو بەڵام کتێبی کوردیمان کەم بوو. جا ئەوە کە دەستی پێکرد ڕغبەتی خوێندن ئەو کاتی ساڵانی هەفتە خەڵک دەستی پێکرد بوو کتێبی کوردی نەبوو لێ وڵا کتێبی کوردی هەیە وەرگێڕانی یەکجار زۆرە. ناچار بوون بە دوای
سەقافەتی عەرەبی بگەڕێن لە حەکایەتەکانی نەجیب مەحفوظ و هەموو نووسەرەکانی مسر. ئەوان لەوێ دەنووسرا لە هەروەکو دەڵێن لە بەیروت چاپ دەکرا و لە عێراقیش لە کوردستانیش دەخوێندراوە. ئەمە لە ساڵانی 1970 گەیشتمە هۆڵەندای. چاوم پێکرد ئەوە هۆڵەندا لەگەمە زۆر پێشکەوتووە. جارێ دەبی زمانەکەی بخوێنم کە ئەمەیان بردە زمان ڕاست بوو زمانیان فێر دەکردین لەسەر کتێب و خوێندنەوە ئەوانە، بەڵام ئەمەیان یەکەم جار ئەمەیان بردە هۆڵێکی گەورە و پڕی کۆمپیوتەر 1970. بابەوە چییە؟ گوتی فێرتان دەکەین کو کۆمپیوتەری بکەنەوە و کوبی خوێندنەوە دەرسێکتان هەیە لە هەفتەی زمانی هۆڵەندی فێر بوون. یەکەم ئاشنایەتیم بە تەکنۆلۆژیای تازە ساڵی 1970 بووە لە فێربوونی زمانی هۆڵەندی. بەلان ئەوان ڕاستە هەمان شێوە دەکەن، بەلان با بڵێم زمانی ئینگلیزی چۆن دەخوێنن تاکو بلێ تەسیرێکی هەبی. زمانی ئینگلیزی نیوەی نمرەکانی لەسەر 4-5 کتێبە. لە بیدایەتی ساڵ مامۆستا بە قوتابی دەلێ بڕۆ لە خۆت 5 کتێبی هەڵبژێرە، 5 کتێبی ئەدەبی ئینگلیزی ئیشەکسپیری بی هەرچێبی، ئەوە دەبیتە مەنهەجت، دەبی بیخوێنیەوە، نەک لەسەر کۆمپیوتەر بخوێنیەوە ئایپاد بخوێنیەوە. کتێبەکەی بچی وەریگری لە کتێبخانەی مرکزی ناوشار بینی و لەگەڵ مامۆستای خۆت دابنیشی بڵێ ئەمن ڕازیمە منهەجم ببیتە ئەو 5 کتێبە. ئیدی ئەو 5 کتێبە نیوەی نمرەکانی ئینگلیزی لەسەرە، نمرەکانی دیکەی ئینگلیزی لەسەر چییە؟ لەسەر ڕۆژانەی خوێندن و ڕۆژانەی دەرس خوێندن و دوو کە نهایەتی ساڵ دێ بە دوو وەجبە تاقی دەکەنەوە. نیوەی کتێبەکە نیوەی ساڵ 3 مامۆستا دادەنیشتی دەرێ باسی ئەو کتێبەم لۆ بکە کە با بڵێن فلان کتێب اختیار کردیە. مناقەشەی دەکات دەی بە ئینگلیزی قسام بکە، تێگەیشتبی نمرەی دەدەنێ. وایان کرد ئەو قوتابیە 3 مانگ سەرقاڵی خوێندنەوەی ئەو دوو کتێبە بی وە تێی بگا وە زمانەکەی تێبگا. هەمان کات دوو مەبەستیان ئامان فێر کرد، هەم کتێبەکەی بخینتەوە و هەمیش زمانەکەی فێربی. ئەوجا ئەوانی تریش بە جۆرەشی دیکە جیاواز لە ئیمە. ئەوە بیدایەتەکە کە لۆتان باز دەکەم تەکنۆلۆژیا زۆر مهمە. ئەمن پاش زمانی هۆڵەندیمان تەواو کرد، بواری ئیش زەحمەت بوو. چۆن بیبینمەوە؟ ڕاستە کیمیام تەواو کردیە، ڕاستە مەحاماتیم تەواو کردێ، بەلان لەوێ ناخوا. بەلان هەوەستەکەم هەبوو ئەویش کە لە بواری ڕۆژنامە نووسی و نووسین و ئەوانە دەرفەتەکەم لۆ بە دیار کرد کە ببمە پێم نێر و نووسینی لۆ ئاژانسی UPI پێ دەڵێن یونایتد پرێس ئینتەرنەشنال کە ئەوەی ئەمریکیە دامەزرایە و ئەوەی لە هەموو جیهان هەیە. یەکەم شت کە لە لەندەن چاوم پێکرد گوتیان ئیمێلەکەتمان بدێ، ساڵی 99 بوو. گوتم ئیمێل چییە؟ ینی گوتی بابە ئیمێل دەبی ئیمێلت هەبی حتا نامەت بۆ ڕەوانکەین. گوتم وەڵڵا نازانم. گوتی ئەدی وۆردی عەرەبی؟ گوتم وەڵڵا نازانم وۆردی عەرەبی. گوتیم کاکەمە ڕاستە بە عەرەبی دەنووسین، ئەمە دەکەینەوە ئینگلیزی یەکسەر، دوایە بڵاوی هەموو جیهان دەبیتەوە، دەبی خۆت فێرە کۆمپیوتەر و ئەو شتانە بکەی، ئەو جاتانی ئەو وەزیفەیە وەگری. کارم چییە؟ ئەوەی لێ کوانە دەستی پێ کرد ئەم ناتانم مەلەی بکەم حتا ئەو فێر نەبم. مەجبورم ئەمن کۆمپیوتەر فێر بم، مەجبورم بزانم چاک بچمە ئەو بوارە. 1970 لۆ جارێ ینی 1990 زووە کە هاتمەوە ئەمستردام لە دوو برادرە کوردەکان گەڕام و ئیتر حەکایەتێک دوور درێژە بە خلالی مانگونی وەک خۆم فێرە هەموو شتە کرد و ئیمێلەکەم لە بۆ مرکزەکەی نووسی گوتم کاکە ئامادەم بخۆم بچەکەوە بێمە مەیدان. ئەوە بوو 4 ساڵ و نیو ئەمن هەواڵی کوردستان و تورکیا بەو تەکنۆلۆژیایە تازەیە ڕەوانم دەکرد. ئەگەر تەکنۆلۆژیایەکە نەبا نەدەبوو. بەڵام ئێستا کە پاشی با بڵێین نزیکەی
30 ساڵ زیاتر لە 30 ساڵ زیاتر لە 30 ساڵ زۆر بە هەڵە چوینە، هەم باوک هەم دایک. تەماشا دەکەی سەفی لە سەرەتایە ئایفۆنی دەستە، ئایپادی دەستە، ئەوە بەبێ ئەوە پاش 10 ساڵی دیکە ئەوە چی زۆر خراپی دەبیت لەسەر چاو، بینینی چاوی گرفتی لۆپەیا دەکە. ئەوە لە مناڵیەوە ئەرچی باو و دایکە کە گەورە بوون دەوری ڕیکلام، دەوری بڵاوکردنەوەی ڕۆشنبیری کە کاکە تۆ باشترین شت ئەوە بکەیت یەک کاری بکە، یەک کتێبی دەستنیشانکە، یەک کتێب دەستنیشانکە کە ئەو کتێبە با بڵێن بۆ 2 هەفتەی یاوەرت بی، شەوان پێشەوەی بنووی لەکن سەرت داینێ و چەند لاپەڕێکی لێ بخینەوە. ئەوە کەمترین وەکو بڵێ ئەضعف الئیمانە. دەوری هەموو دەستگایەکان بە حکوومەتەوە، بە وەزارەتەکانەوە، وەزارەتی پەروەردە لە سەرەتایی تا دەگاتە زانکۆ، دەوری هەر هەمووانە بە جۆرێک لە جۆران ئەو کەلتورەی باوێنە مەیدان لە بۆەوەی قوتابی بیخوێنی و ببیتە هەم فەرزێک لەسەری ینی تەقەییدی پێ بکە، هەمیش بەخۆی سەبر دەگۆڕێ کو زۆر شتی خراپمان هینایتە ناو ئەوەی خۆمان مجتەمەعی خۆمان لە نێرگ لە کێشان و هەراهوریە، ئەو هاش دەتانین ئەوە بگۆڕین. جا قسەکەت ڕاست دەکە ئێستاش ئەگەر بچیە وڵاتانی ئەوروپا دابنیشی لە قیتار کابرای لە تەنیشت دانیشتە یەکسەر ناو جانتاکە کتێبەکەی دەردەینی دەخوێنتەوە، دەکا هەمان ئەو مەبەستەی من دەڵێم هەر فەردێک لە کوردستان بێت و لۆ خۆی کتێبە اختیار بکە، دەستنیشان بکە، جا کتێبەکە هەرچوی، ئایا حەکایەت بی، ئایا مێژوو بی، ئایا باسی تەکنۆلۆژیا بی، باسی وەکو بڵێ زایم بی، شەوان دەست نەداتە ئایفۆن، دەست بداتە کتێبەکەی خۆی و لەسەر وەکو بڵێ ڕۆناکێکی مناسب کە تەئسیر نەکا، دەست پێ بکات 4 لاپەڕە بخوێنتەوە، پاشان کە تەواو بوو لۆسبێنی هەلیگری تەواوی کە لۆسبێن ئەوە کەمترین شتە کە دەبی بیکەین. ئە بەخۆم هەوڵمدایە ئەو کەلتورەی بەکاربینم، هەم لە بۆ تەندروستیت باشە، هەمیش لە بۆ بیرەوەریت باشە زندیکەیەوە. خوێندنی کتێب زەرورە، بەڵام ئەگەر ئەوەشی پێ ناکرێ کەمی کاتەوە. مەسەڵەن ناتوانانی ئایپادی لێ وەگری، چونکە دەبینی هەموو دۆست و برادرانی لە هەما شوێنە و بەلای کەمی کاتەوە لە جاتی ڕۆژانە 5 سەعات لەسەر ئایپاد بی بلێ تۆ حەقت هەیە 9 سەعات لەسەر ئایپاد بی لە فلان سەعات تا فلان سەعات. ئەوەت لە ئەوە کرد. دوو لە پشودان مەسەڵەن لە هاوینە یان لە ڕۆژی هەینی و شەموودا ئەو مناڵەی وەکو بلێ سەرقالی کە بە شتێک، ئایا وەرزش بی، ئایا دەستخەتی خۆش بی، ئایا وەکو بلێ ڕسم ئەوەکردن بی، ئەوانە زۆر جێگا هەیە لەو شوێنانە دەتوانی هەفتەی ڕۆژێکی بی بەوە بکە، یعنی خۆی قەیدکە. ئەوەی لایەکی دیکەش کە پەروەردە لە مامۆستایانی لە سەرەتاییەوە و لە دوایی تا دەگاتە زانکۆ لە زمانی عەرەبی بی، ئینگلیزی بی. ئێستا لە کوردستان زمانی سێمیشیان هینایە، هەوڵ بدەین لە مەکتەبەکانی میریش زمانی سێم هەبی. تۆ ڕاستە کوردی دەخینی، ڕاستە عەرەبی دەخینی، ڕاستە ئینگلیزی دەخینی، هەر سێ زمان لۆ مرۆڤ هەندێک جار لە دیبلۆمایەکەی کە وەری دەگری گرنگترە. ئەوانە کە زمان بە قوتابی دەدەن دەبی وەکو بلێ ببیتە ئەرک لەسەریان هەڵبژێرن لە بیدایەتی ساڵەوە 2 کتێب یان 3 کتێب وەکو مینهاجێک و دەرەجەچی لەسەر بی تاکو ئەو قوتابیەی بی بەیە بواری خوێندن بە شێوەیەکی دیکە. باسی خۆم لۆ بکەم، لە مناڵیەوە زمانی عەرەبیم زەحمەت بوو فێر بم،
چون دەفتەرێکی کەلیماتیان پێدەگوتم ئەوم دەکڕی کامە دێر شعرێکی زۆر گرنگ بە لەو دەفتەر کەلیماتم دەمنووسیەوە و تا ئەوڕۆ ئەوە ئێستا 40 ساڵێک لەسەری تێپڕیە تا ئەوڕۆ دەتوانم بیلێم لە بیرم نەکردیە کە با بڵێن هەندێک شت هەیە زۆر شخصیەتت دەگۆڕی لەناو مەجلیسێکی دانیشتی ئەو شعرانە دەزانی کە لەگەر گونجاوە لەگەر ژیانی خۆت ئەوە دەتباتە ئەوە چی دیکە با ئەوەش بلۆ باسکەم دەوری باب و داک گرنگە ئەمە مناڵ بووین بابم بەڕەحمەتی هەموو شەوان نیو سەعات ئەمەی کۆ دەکردەوە هەر هەمومان دەرگای پێوەدا کتێبی ئەلف لەیلە و لەیلە کووە هەموو شەو حەکایەتێکی لۆ دەگۆتی ئەوە دەوری بابە داکە ئەو مناڵە کچکەیە ئەگەر بێت و لە جاتی ئایپادی تۆ سەرقالیکەی بە حەکایەتێک ئەمە کە گەورە بووین حەکایەتەکانی ئەلف لەیلە و لەیلە هەموو لە مێشکمانە کە لە تەلەڤیزیۆن دیتمان ئەوە لە مناڵیەوە بابم لەمانی باس کردیە ئەوە دەوری خێزان و تەنها ئەوە نییە چکە تو ئایپاتت دادەستە و منداڵی جارێ سیاقەت فێر نەبووە دامی دەکا دەستە سەر سایدێکی دیکە سایدێک کە مناڵەکەت دەیباتە لایەکی دیکە فێرە شتی زۆر خراپ دەبی کۆنتڕۆلکردنی زۆر گرنگە ئەوە دەوری حکوومەت و پەروەردە و زانکۆ مەکتەبەکان مامۆستایەکان لە هەموو بوارێک یەکەم جار دەبی مامۆستایەکەی فێربی تاکو بتانی چۆن دەست پێ بکە مناڵەکان پەروەردە بدە یعنی زۆر ئاساییە ماستەری تەواو کردیە زۆربەی مامۆستایان ماستەریان تەواو کردیە مامۆستای سەرەتایین مامۆستاش هەیە دکتۆرە هەیە مامۆستای دواناوەندی و ئامادەین مادەم وایە ئێمە جاری یەکەم دەبی لە مەکتەبەوە دەست پێ بکەیت چونکە ملیۆنێک قوتابیت هەیە ئەوە چێ قیادەیان دەکا چێ دەبێتە سەرکردیان مامۆستا لە مناڵیەوە تا دەگاتە ئەوەی کە زانکۆی تەواو دەکا لەوێ گۆڕانکاری بکرێ بە شێوەیەک کە تەسیرێکی هەبێ سەر کۆمەلگاش ئەوە کتێبەکەی 4 سەدە لە مێژووی عێراقی تازە مستر ستیڤن هێمسلی لۆنکریکی ئینگلیزیە و یعنی ئەمە لە هەفتایەکانەوە ئەو کتێبە ئاشنایەتیم هەیە باسی 4 سەدەی عێراق دەکا دەوڵەتی عوسمانی و فارسی و لە بەغدا و کورد و هەر هەمووی تێدایە جارێ هەندێک کتێب هەیە بیخوێنتەوە کە پەیوەندی هەیە لەگە مێژووی کورد و کوردستان چکە ئەگەر نەی خوێنیەوە ئاگات لە دوێنێ نابی چۆن کوردستان ئەو لەو گۆڕێ هەیە نابیش مێژوەکەی بزانی جا هەر دایک و باوکەک بتانی ئەگەر کتێبەکەش نەبی بتانی خۆی بۆ مناڵەکانی باسکە پاشان کتێبەکانی یادی مەردان مامۆستا مەلا عەبدولکەریم مدەرس و کتێبەکانی دیکەی سەر دکتۆر کەمال مەزهەر ئەوەی کە پەیوەندی هەیە بە مێژووی کوردستان ئەمە ئەگە بتوانین لە بوارێک لە قۆناغێک قۆناغەکانی قوتابی بتانی ئاشنایەتی لەگەر مێژووی وڵاتەکەی خۆی هەبی زۆر گرنگە دوا قسەشم ئەمن کتابی 4 قڕون من تاریخ العێراق کابرایکی ئینگلیزە نووسیتی 4 جار بخوێنیتەوە هەندێک جار 5 جار دەیخوێنمەوە 400 ساڵی عێراق و ئەو گیر و گرفتانەی کە لەگە ئێران هەیە لەگەر تورکیا هەیە و لەگە بەغدا هەیە بە نمونە لۆ دەینتە پێش ئەمەی کە ئەوڕۆ لێی دەژین مێژووی ئەو 400 ساڵەمان کوو بووە تاکو بتانی هەڵی سەنجێنی ئەو جوولاناوەی ئاینی و تایفی و قەومی کە هەیە وەلیدی ئەوڕۆ نینە جا دەبی ئاشنایەتی بە مێژووت هەبی تاکو بتانی واقعی ئەوڕۆمان بە جوانترین هەڵی سەنجێنی